لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی بەهار ترس و دڵە ڕاوچێ دانیشتوانی گوندەکانی شارەدەی سیدەکانی گرتوتەوە و ڕایدەگەێنن بە پێیوتەی بەرپرسانی تورکیا بێت سوپایە وڵاتە لە بەهاری ئەمساڵدا هێرشەکاتە سەر چەکدارانی پەکەکە و ماڵ و جانی گوندنشینەکانیش زەرەرمەندی یەکەمی شەڕی نێوان تورکیا و پەکەکە بێت. ئێرە شارەدەی سیدەکانە لە دەڤەری برادۆست هاوسنورە لەگەڵ هەردوو وڵاتی تورکیا و ئێران بەهۆی بوونی چەکدارانی پارتی کرێکارانی کوردستان لە سنووری گوندەکانی شارەدەکە ناو بەناو فڕۆکە جەنگیەکانی تورکیا بەردومانی ناوچەکە دەکەن. هاوڵاتیانی گوندەکانی برادۆست زۆربیان بە کشتوکاڵ و ئاژەڵداریەوە خەریکن و بژێوی ژیانیان لەسەر کشتوکاڵە. ئەوان قوربانی سەرەکی بۆردومانەکان و تا ئێستا زیانێکی مادی زۆریان پێگەیشتووە. لە ئێستا کە لە وەرزی بەهار نزیک دەبینەوە دانیشتوانی گوندەکان ترسود لە ڕاوچەیان هێلەوەی کەوا تورکیا لە بەهاری ئەم ساڵ هێڕش بکاتە سەرپەکەکە و ئارامی ناوچەکە تێک بداتەوە. ئێستا لەواکێکی زۆر لە ناو خەڵکی گوندنشینان و ئەو خەڵکی کە زراعەت ئەکات بەراو بوویتۆ بەهۆی هێرشەکانی تورکیا بۆ دەڤەرەکەمان لەسەر هێزەکانی پەکەکە. هەروەکو ئەزانن ئێستا بەرەو بەهارە چین. منتقەی برادۆست دیارە شوێنێکی هەم گەشت و گوزاریە هەم شوێنێکە بۆ ئاژەڵداری و کەرپی کشتوکاڵ زۆر شیا و گونجاوە. خەڵکی دەڤەرەکەمان لەمە دووە ڕوو لە کوێستارەکانەکە ڕوو لە شوێنە کشتوکاڵیەکانەکە ڕوو لە چیابەرزەکانەکە بۆ مەبەستی مەڕداری و ئاژەڵداری. بەڵام ترسێکی زۆر گەورە هەیە لە لەشکری تورکیا کە هەجومی سەر هەرێمی کوردستان بکە بێتە هۆی زەرمەتبوونی خەڵکی دەڤەرەکەمان. هەرچەندە پەیوەندیەکانی هەرێم و تورکیا لە ئاستێکی باشدایە بەڵام ئەو پەیوەندیانە حیزبین و ئامانجی بازرگانیان لە پشتەوەیە. هەر بۆیە حکوومەتی هەرێم هیچ هەڵوێستێکی لەسەر ئەو بەردومانانە نییە و پێشتریش چەندین هاوڵاتی بەهۆی ئەو بەردومانانەوە کوژراون و بریندار بوون. داواکارین لە حکوومەتی هەرێم کەوا داوا لە تورکیا بکات ئەو تۆبارانەی سەر دەڤەری برادۆست ڕاو بگرێت کەوا زەرمەندی زیاتر گوندنشینەکانن. تورکیا شێرە تۆباران دەکەوش دەبێتە کێشەی سەرەکی بۆ هەموو خەڵکەکان کە نەتوانن نە کشتوکاڵ بکەن نە ئاژەڵداری بکەن لەو مەنتیقە بە تایبەتی لە مەنتیقەکانی کوێستانەکان کە لەوێژ ئەڤانانی پەکەکە هەن. تورکیاش بە مەبەستی گومانی کە پەکەکە هەیە ناو خەڵک بۆردومان دەکە. داواکارین لە حکوومەتی هەرێم ئەگەر ئەو مەسلەیەمان بۆ چارەسەر بکە کە چەندین ساڵە نەیتوانێت چارەسەر بکە لەگەڵ تورکیا و پەکەکەی. شارەدەی سیدەکان سەر بە قەزای سۆرانە دەکەوێتە دووری 144 کیلۆمەتر لە بەشی باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر. 250 گوند لە خۆی دەگرێت. لە ئێستادا 100 گوندی بەهۆی نەئارامی و بەردەوامی بۆردومانەکانی تورکیا ئاوەدان نەکراوەتەوە. وەرزی بەهاریەکەکە لە وەرزانەی کەوا هاوڵاتیان خۆشی و شادی تیادا ئەنجام دەدەن. بەڵام لە دەڤەری برادۆست وەرزی بەهار بەردەوام بۆردومانی فڕۆکە جەنگیەکانی تورکیای بەدوای خۆیدا هێناوە. بۆیە هاوڵاتیانی ئەم دەڤەرە ئومێدەوارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ڕێگە چارە بگرێتە بەر بۆ نەهێشتنی بۆردومانەکانی وڵاتی تورکیا. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.